ئێستا لەسەرم پرسە دەچمە لای شیروان جەلال جێگری بەڕێوەبەری تەندروستی کۆیە کە ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمدایە. سڵاو لێ بێ کاک شیروان، دەمەوێت بزانم کێشەکانی تەندروستی کۆیە بە وردی چین؟ سڵاو بۆ جەنابتان کاکە دکتۆری بەڕێز، بەگشتی خۆتان ئەزانن لە یەکشەمی ئەم هەفتەیە تێداین بەڕێز بەڕێوەبەری گشتی دەمێت دەستپێک لە یۆ دەست پێ بکەم کە دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بە جەناوی وەزیری تەندروستی کردووە کە ئەویش وابزانم لێرەنی لە دەرەوەی وڵاتە بە نیگەرانێکی زۆرەوە لای ئێمە پێمان ناخۆش بووە، چونکە پیاوێکی دڵسۆس و ئیشکەر و بەڵام هەندێک کێشەی کە ڕوبەڕووبۆتەوە و چەندین ساڵی شەکە بە وەکالەت لێرە لە بەڕێوەبەرایەتی گشتیە ئەمە وای کردووە کۆمەڵی لە خاڵەکان و ئەمانەش کەڵەکە بوون و وای کرد کە دکتۆر کامەران دەست لە کار بچێشێتەوە. بەڵێ سەبارەت بە کێشەکانی تەندروستی خۆتان ئەزانن قەیرانی دارایی لە کوردستان ڕنگدانەوەی هەبووە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان و هەموو سێکتەرەکانی خزمەت گوزاریەکانی کە لەم وڵاتەی ئێمە هەن، بەڵێ لە بە تایبەتیش لای ئێمە کە قەزایی کۆیە لە هەیکەلیە و لە ئیداریەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستین، بەڵام لە بودجە و لە ئیمکانی و لە پێداویستیەکان حیسابی بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ناکرێ. ئەمەشیان وای کردووە کە نەتوانین وەکو پێویست ئەو خزمەتانەی کە مەبەستمانە بیگەێنین بە هاوڵاتیانە لەگەڵ ئەمە شارڕێژەیەکی باش خزمەت گوزاری لەم شارە هەیە، بەڵام وای لێ هاتووە کە لە ئاستمۆحی ئێمە نییە. بەڵێ کاک شیروان، دکتۆر کامەران بە منی وت کە کێشەی دەرمان مانگی هەشت چارەسەر کراوە، بەشە دەرمانی ئەم ساڵ کڕراوە، بەڵام ئەی کێشەی سوتەمەنی و کێشەکانی دیکە کە هەتانە ئەوان چارەسەر بوون؟ بەڵێ من ئەوەی کێشەی دەرمان کە ئێستا مانگی هێشتا هەر بۆ بەرچاوڕوونی جەنابتان و بینەرانیش بۆی گوێبیستی بن، خۆتان ئەزانن ساڵانە دەبێت سەرەتای مانگی 1 و 2 تاکو 3 بودجە پەسەند بکرێت کە لە کوردستان ئەمەنیە یاخود بەڕێوەبەرایەتیەکان و شوێنە خزمەت گوزاریەکان دەستکراوە بکرێن بۆ ئەوەی بتوانن دەست بە خزمەتی نوێ بکەن لە ساڵی نوێدا. بەداخەوە ئێستاوە مانگی هێشتا ئەنجام موافقەی دەرمان و پێداویستی و شتە پزیشکەکان کراوە کە ئەمەش ڕێژەیەکی کەمان نزیک 6 ملیۆنمان هەیە بە قەزایەک و 5 نەحیە. چەندین جاریش نووسراومان کردووە داوای زیادکردنی ڕێژەمان کردووە، چونکە ئەم پارەیە بەس بۆ کڕینی دەرمان نییە، بۆ چاکردنی ئەجززەی توبیە، بۆ هەموو پێداویستیەکانی پزیشکیە، بۆ بەشی مختبەراتە، ئەوە بۆیە ڕێژەکەی کەمە و داوای زیاترمان کردووە. سەبارەت بە سوتەمەنی من کە قسە لەگەڵ جەنابتانەکەم نزیکەی 15 تا 20 ملیۆنی سوتەمەنی ئیسعافەکانی قەرزارین کە خۆشبەختانە ڕێژەی سیارە ڕقەمشین لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوەندە زۆریش نییە کە وا بکە ئێمە بڵێن وەڵا هەموو فەرمانبەرێک و هەموو بەشەکان سیارەی خۆیان لایە، نەخێر سیارەی شەخسیش کەمە و ئیسعافەکانمان زۆرن و وای کردووە کە ئەمە بۆ پارەکەمە بۆ ئیمکانیەکەمە وەڵا قەرزاری بەنزینخانەکانی زۆرمان نووسراو کردووە. پێویستمان بە زیادکردنی نەسریە هەیە، پێویستمان بە زیادکردنی ڕێژەی دەرمان هەیە. دەمێ بزانم کە ئێوە قسەتان لەگەڵ وەزیری تەندروستی کە لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ نوێنەری ئەنجومەنی وەزیران بەڵێن پێداون کە چارەسەر بکرێ؟ ئێمە بە نووسراوی ڕسمی ئاراستەی جەنابیانمان کردووە و ئەگەر جەنابی وەزیریش بگەڕێتەوە لە خۆ بچێتەوە سەرکاری خۆی حتمما دەبێ یەکتر ببینین و کێشە و کەم و کوڕەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاراستەی بکەینەوە دووبارەوە بۆی بتوانین بە هەموو لایەک چیمان پێ بکرێ بۆ ئەوەی خزمەت بکەین و بەرچاوڕوونیەکمان لە جەنابیان گوێ لێ بێت. بەڕێز شیروان جێگری بەڕێوەبەری تەندروستی پارێزگای قەزای کۆیە، زۆر سپاس کە ڕاستەخۆ جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە. بەڵێ زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ بوون.